بنەمای بابەتی خودایەتی لاپەڕا 39 هەموو ئەو شتانەی دەربارەی مانە جیاجیەکانی وشەی ئیلا باسکران پەیوەندیەکی ژیربێژی منتیقیان لە نێواندا هەیە. ئەو کەسەی شتێک بکاتە پشتیوان و سەرپەرشتیار و جێبەجێکاری پێداویستیەکانی و لابەری نەهامەتی لەسەری و وابزانێک کە وەرامی پاڕانەوەی دەداتەوە توانای ئەوەی هەیە زیانی لێلا بدات یا قازانجی پێ بگێنێت بە شێوەیەکی بەدەر لە یاساکانی سروشت ئەوە ئەو شتەی بەخوا داناوە مادەم وا دەزانێت کە ئەو شتە یان کەس و لایەنە جۆرە دەسەڵاتێکی سەربەخۆی بەسەر ئەم بوونەوەرەدا هەیە هەروەها ئەگەر کەسێک باوەڕی وابێت کە ئەو شتە یان کەس و لایەنە دەتوانن لە ڕێی غەیب بۆ زیان و سوودی پێبگێنن چونکە وا دەزانی ئەو شتە ئەو کەسە ئەو لایەنە جۆرە دەسەڵاتێکی بەسەر ئەم بوونەوەرەدا هەیە هەروەها ئەو کەسەی باوەڕی بە خودای باڵا دەستێناوە بەڵام داوای لە غەیری خوددا دەکات و پەنای بۆ دەبات ئەمیش موشریکە مادەم وا دەزانی ئەو شتانە یان ئەو کەس و لایەنانە جۆرە هاوبەشییان لەگەڵ خوددا بۆ کارجێڕانی ئەم بوونەوەرە هەیە. هەروەها هەر کەسێک یاسا و دەستوری شتێک یان کەسێک یان لایەنێک جگەل لە بەرنامەی پەروەردگار بکات بە یاسای ژیانی خۆی فەرمان و قەدەغەکراوەکانی لەبەرچاو بگرێ بە جۆرێک پێی وابێت دەبێت فەرمانی جێبەجێ بکا و لە قەدەغەکراوەکانیشی دوورکەوێتەوە ئەمە بێگومان داندەنێ بە دەسەڵاتی ئەو شت و کەس و لایەنانەدا کە خەوەن یاساکەن و گوایە دەسەڵاتێکی زاڵیان هەیە. پوختەی قسانەوەیە بنەما و جەوهەری خودایەتی ئەلئولوهیە دەسەڵاتە بەمانایەکی تر دەبێت خەڵکی باوەڕیان وابێت کە ئەوەی دەسەڵاتی بەسەر ئەم بوونەوەر و یاسا سروشتیانە زاڵە هەر ئەوە کە دەبێت خەڵکی شوێنکەوتەی تەعلیماتی بن و بە پێویستی بزانن کە فەرمانەکانی جێبەجێ بکرێت و ملکەتی بۆ دەرببڕێت. بەڵگەی قورئانی بۆ ئەو مانایە لاپەڕا 40 ئەوە ئەو تێڕوانی نییە بۆ دەسەڵات کە قورئانی پیرۆز دەیکا بە بناغە و چەندین بەڵگە بۆ سەلماندنی دەهێنێتەوە و پێچەوانەکەی کە ئەلوەهیەتی غەیری خودایە ڕەت دەکاتەوە و بڕیاری ئەلوەهیەتەکەی تایبەت دەکاتەوە بە خودای باڵا دەست و بەس. جا ئەوەی قورئان بە بەڵگە دەیهێنێتەوە ئەوەیە کەوا کەس لە ئاسمانەکان و زەویدا جگەل لە پەروەردگاری گەورە دەسەڵات و کارجێڕی بەدەست نییە هێنانەبوون و بەخشش و فەرماندەرکردن و هێز و توانای گۆڕانکاری بەدەستخۆیەتی و هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە پێیان خۆش بێ یان پێیان ناخۆش بێ ملکەت و ژێرباری یاسای خوددان کەس جگەل لە خۆی حکم و دەسەڵاتی بەسەرم بوونەوەرەدا نییە تەنها بڕیار و تەعلیماتی ئەو دەبێ بەسەر ئەم بوونەوەرە پان و بەرینەدا جێبەجێ بکرێت. کەسیش نهێنیەکانی بوون و هێنانەبوون و بەڕێوەبردن و یاساکان نازانێ بۆیە نابێت هاوبەشی خودای گەورە بکات لە بەڕێوەبردنی فەرمانەکانیدا کەوایە لە ڕاستیدا هیچ خودایەک نییە تەنها ئەو نەبێ بۆیە ئەوانە هەر کردەوەیەک بکەن مەبەستیان پێ خودایەکی دیبێ ئەوە بێنرخ و پوچ و بێبایەخە. جا ئەو شتەی کە بە خودای دادەنێن لێ بپاڕێنەوە یا خۆی پێپەنا دەدەن یا لێی دەترسن و دەیکەنە واستەی نێوان خۆیان و خوددا یا بەگوێی فەرمانەکانی دەکەن ئەوە ئەو پەیوەندیان دەبێ هەڵوەشێننەوە و بەندەتیان تەنها بۆ ئەڵڵا بێ چونکە تەنها ئەو کە کردگارە خاوەنی دەسەڵاتی بەرز و بەتوانایە نەک غەیری ئەو. جا فەرموون لەگەڵ ئەو شێوازە پڕمانە و بێوێنەی کە قورئان بە بەڵگە دەیهێنێتەوە بۆ ئەو مانانەی باسمان کرد. پەروەردگار لە سوڕەی ئەز-زوخروف ئایەتی 84 دەفەرمێت وهو الذي في السماء إله وفي الأرض إله وهو الحكيم العليم. واتا خدا جل جلاله ئەو خودایە لە ئاسماندا پەرستراوە و لە زەویشدا پەرستراوە هەر ئەوە کاربەجێ و زانایە. هەروەها لە سوڕەی ئەنەحل ئایەتی 17 و ئایەتی 20 و ئایەتی 22 کە دەفەرمێ ئەفەمەن یەخلق کەمەن لا یەخلق ئەفەلا تەذەکەڕون والذين يدعون من دون الله لا يخلقون شيئا وهم يخلقون إلهكم إله واحد. واتا
ئایا ئەوەی کەشتان بەدی دەهێنێ وەکو ئەو کەسێک کە هیچ بەدی ناهێنێ ئایا بیر ناکەنەوە ئەو بتانەی لە باتی خوددا لێیان دەپاڕێنەوە هیچیان پێ دروست ناکرێ چونکە خۆیان دروست دەکرێن واتە زەرەر و قازاجیان بەدەست نییە جا خودای ئێوە تەنها یەک خودایە. هەروەها پەروەردگار لە سوڕەی فاتیر ئایەتی 3 دەفەرمێت يا أيها الناس اذكروا نعمة الله عليكم هل من خالق غير الله يرزقكم من السماء والأرض لا إله إلا هو فأنا تؤفكون واتا ئەی خەڵچینە ناز و نیعمەتەکانی خوداتان وەبیر بێتەوە کە پێی بەخشیون ئایا هیچ بەدیهێنەرێکێ لە ئاسمان و زەویدا ڕۆزیتان بدا هیچ پەروەردگارێ نییە تەنها ئەو نەبێ ئەگەر وایە ئیتر لە ڕێگەی حەق و یەکتاپەرستی چۆن و بۆچی لا ئەدرێن. پەروەردگار لە سوڕەی ئەلئەنعام ئایەتی 46 دەفەرمێت قل أرأيتم إن أخذ الله سمعكم وأبصاركم وختم على قلوبكم من إله غير الله يأتيكم به انظر كيف نصرف الآيات ثم هم يصدفون. واتا بڵێ مەگەر لەوە نافکرن کە ئەگەر خودای گەورە چاو و گوێی لێ سندنە و مۆری لەسەر دڵیاندا چێە غەیری خودای گەورە پێتان بداتەوە. هەروەها پەروەردگار لە سوڕەی ئەلقەسەس ئایەتی 77 دەفەرمێت وهو الله لا إله إلا هو له الحمد في الأولى والآخرة وله الحكم وإليه ترجعون. قل أرأيتم إن جعل الله عليكم الليل سرمدا إلى يوم القيامة من إله غير الله يأتيكم بضياء أفلا تسمعون. واتا الله ئەو زاتەیە کە هیچ خودایەک نییە تەنها ئەو نەبێت لە دنیا و پاشەڕۆ شانی سوپاسکردنە و حکم جێڕان بۆ ئەوە و هەر بۆ لای ئەو دەگەڕێینەوە. ئەی محەممەد صلى الله عليه وسلم پێیان بڵێ هەواڵم پێ بدەن ئەگەر هات و خوددا شەوی لەسەر هەڵنەگرتن تا ڕۆژی دوایی چێ خودایەک بێجگە لەو ڕووناچیتان بۆ بێنێ ئایا نابیستن؟ پێیان بڵێ ئادەی ئەگەر ویستی پەروەردگار وابوو کە ڕۆژتان بەردەوام کات و تا ڕۆژی دوایی شەوتان نهێنێتەوە سەر چێ ئەو خودای جگە لە ئەڵڵا شەوتان بۆ دەهێنێتەوە تا تیایدا بەحەسێنەوە و ئارام بگرن مەگەر نابینن؟ بۆچی بە چاوێکی ژیرانە سەیر ناکەن و بیری لێ ناکەنەوە؟ پەروەردگار لە سوڕەی سەبە ئایەتی 22-23 دەفەرمێت قل ادعوا الذين زعمتم من دون الله لا يملكون مثقال ذرة في السماوات ولا في الأرض وما لهم فيهما من شرك وما له منهم من ظهير ولا تنفع الشفاعة عنده إلا لمن أذن له حتى إذا فزع عن قلوبهم قالوا ماذا قال ربكم قالوا الحق وهو العلي الكبير. واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم بكافركان بڵێ بانگ لەو بتانە بکەن کە گومانتان وایە خودان بزانن وەرامتان دەدەنەوە نەخێر ئەوانە لە ئاسمانەکان و نە لە زەویدا خاوەنی تۆسقاڵێک مسقالە زەڕێک شت نین هەرگیز هیچ هاوبەشێکیان لە زەوی و ئاسمانەکاندا نییە یارمەتی پەروەردگاریش بۆ هیچ شتێک نادەن و ناتوانن داوای لێ خۆشبوون بۆ هیچ کەسێ بکەن مەگەر خودای گەورە خۆی ڕێگەیان پێ بدات. پەروەردگار لە سوڕەی ئەز-زومەر ئایەتی 5 دەفەرمێت خلق السماوات والأرض بالحق يكور الليل على النهار ويكور النهار على الليل وسخر الشمس والقمر
كل يجري لأجل مسمى ألا هو العزيز الغفار. واتا خدای گەورەیە کە ئاسمانەکان و زەوی بە حەق دروست کردووە، شەو بەسەر ڕۆژدا دەپێچێتەوە، ڕۆژی بەسەر شەودا دەپێچێتەوە، مانگ و ڕۆژی ژێربار کردووە و هەرکام لەوان بۆ کاتی دیاریکراو دەڕۆن، کاتیان دیاریکراوە تا چەند دەڕۆن و چۆن و کەی دەوەستن. پەروەردگار هەر لە سوڕەی ئەز-زومەر ئایەتی 6 دەفەرمێت: خلقكم من نفس واحدة ثم جعل منها زوجها وأنزل لكم من الأنعام 8 أزواج يخلقكم في بطون أمهاتكم خلقا من بعد خلق في ظلمات 3 ذلكم الله ربكم له الملك لا إله إلا هو فأنا تصرفون. وتا خدای گەورە ئێوەی لە یەک کەس دروست کردووە کە باوکە ئادەمە سەلامی پەروەردگاری لەسەر بێت. اینجا ژنەکەی کە دایکە حەوایە سەلامی خوای لێبێت لەو دروست کردو. هەشت زود ماڵاتی حوشتر و مانگا و مەڕ بۆ بەدی هێناون. لە زگی دایکتاندا قۆناغ دوای قۆناغ لە نێوان 3 تاریشیدا دروستان دەکات کە پەردەی زگ و پەردەی ڕەحم و پەردەی کۆرپەلەیە. ئەوەیە خوداوەند کە پەروەردگاری ئێوەیە و مڵک و دەسەڵات و پادشایی هەر بۆ ئەوە. هیچ خودایەک نییە تەنها ئەو نەبێت. ئیتر ئێوە چۆن لە ڕێگەی ڕاستلا درێن و شتی تر دەپەرستن. پەروەردگار لە سوڕەی ئەن-نەمل ئایەتی 60 تا 64 دەفەرمێت: أَمَّنْ خَلَقَ السَّمَاوَاتِ وَالْأَرْضَ وَأَنزَلَ لَكُم مِّنَ السَّمَاءِ مَاءً فَأَنبَتْنَا بِهِ حَدَائِقَ ذَاتَ بَهْجَةٍ مَّا كَانَ لَكُمْ أَن تُنبِتُوا شَجَرَهَا أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ بَلْ هُمْ قَوْمٌ يَعْدِلُونَ. أَمَّن جَعَلَ الْأَرْضَ قَرَارًا وَجَعَلَ خِلَالَهَا أَنْهَارًا وَجَعَلَ لَهَا رَوَاسِيَ وَجَعَلَ بَيْنَ الْبَحْرَيْنِ حَاجِزًا أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ بَلْ أَكْثَرُهُمْ لَا يَعْلَمُونَ. أَمَّن يُجِيبُ الْمُضْطَرَّ إِذَا دَعَاهُ وَيَكْشِفُ السُّوءَ وَيَجْعَلُكُمْ خُلَفَاءَ الْأَرْضِ أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ قَلِيلًا مَّا تَذَكَّرُونَ. أَمَّن يَهْدِيكُمْ فِي ظُلُمَاتِ الْبَرِّ وَالْبَحْرِ وَمَن يُرْسِلُ الرِّيَاحَ بُشْرًا بَيْنَ يَدَيْ رَحْمَتِهِ أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ تَعَالَى اللَّهُ عَمَّا يُشْرِكُونَ. أَمَّن يَبْدَأُ الْخَلْقَ ثُمَّ يُعِيدُهُ وَمَن يَرْزُقُكُم مِّنَ السَّمَاءِ وَالْأَرْضِ أَإِلَٰهٌ مَّعَ اللَّهِ قُلْ هَاتُوا بُرْهَانَكُمْ إِن كُنتُمْ صَادِقِينَ. واتە ئایا ئەوە چییە ئاسمانەکان و زەوی بەدیهێناوە و ئاوی لە ئاسماندا بۆتان باراندووە کە باخچە و بێسانی جوان و ڕازاومان پێڕواندووە کە نەتانتوانی دار و بارەکانی بڕوێنن بەبێ ئەو؟ ئایا لەگەڵ خوادا هیچ خودایتر هەیە؟ نا ئەوانەی دەڵێن شتی تر هاوڵێتی ئەوە خەڵکێکن لە ڕێلادەرن. ئایا ئەوەی کە زەوی بەرقەرار کردووە و چەندین ڕووباری بەناودا هێناوە و چیاکانی وەک مێخ بۆ داکوتاوە و لە نێوان دوو دەریادا بربەستی داناوە چێیە؟ ئایا لەگەڵ خوادا هیچ خودایتر هەیە؟ نا، بەڵام زۆربەیان نازانن
ئایا ئەوە چییە کە بەهانای ئەو کەسەوە دێت کە لە تەنگانەدایە و هاواری دەکاتێ کە بە توانای خۆی ناخۆشی لەسەر لادەبا و دەتان کاتە بریکاری خۆی لەسەر زەوی ئایا لەگەڵ خوادا هیچ خودای تر هەیە ئەمە بکات کەم بیر دەکەنەوە ئایا ئەوە چییە کە لە تاریچەکانی دەشت و دەریادا ڕێتان پیشان دەدات چێە ئەوی بایەکان کە پێش ڕەحمەتی خۆیدا کە بارانە بە مزگێنی دەردەنێرێت ئایا هیچ خودایەک لەگەڵ خودای گەورەدا هەیە پاک و بەرزی بۆ ئەو خودایە لەوەی کە هاوڵ و هاوشان و هاوبەشی بۆ دادەنێن ئایا چێ ئەوەی کە دەست بە سەرەتای خەڵق دەکا و پاشان دەمرێنێ و دواییش زیندوی دەکاتەوە چێ لە ئاسمان و زەویدا ڕزقتان دەداتێ ئایا هیچ ئیلاهێک لەگەڵ خودادا هەیە بڵێ ئەگەر ڕاست دەکەن هەیە دەبەڵگەی خۆتان بهێننەوە لەسەر ڕاستی قسەکانتان پەروەردگار لە سوڕەی ئەلفورقان ئایەتی 2-3 دەفەرمێت الذي له ملك السماوات والأرض ولم يتخذ ولدا ولم يكن له شريك في الملك وخلق كل شيء فقدره تقديرا واتخذوا من دونه آلهة لا يخلقون شيئا وهم يخلقون ولا يملكون لأنفسهم ضرا ولا نفعا ولا يملكون موتا ولا حياة ولا نشورا واتە ئەوەی کە خاوەنی ئاسمانەکان و زەویە و منداڵی نییە و لەن ئاسمانەکان و نە لە زەویدا هاوبەشێکی نە لە خاوەنیەتیدا و نە لە دەسەڵات و حکمدا نییە و هەموو شتێکی بەدیهێناوە و بە پێی پێویست بۆ هەموو مەخلوقێک شتی بۆ دابین کردووە و ئەندازەگیری بۆ کردووە کەچی مشریکەکان خودای تریان جگە لە ئەڵڵا گرتووە و دەیپەرستن کە هیچیان بەدی نەهێناوە و خۆیان بەدیهێنراون خدای وا کە هیچ قازانج و زانیەکیان نەبۆ خۆیان هەیە نەبۆ غەیری خۆیان نەمردن نەژیان و نە زیندووبوونەوەیان بەدەستە خاوەنی هیچ شتێک نین پەروەردگار لە سوڕەی ئەلئەنعام ئایەتی 101 و 102 دەفەرمێت بديع السماوات والأرض أنى يكون له ولد ولم تكن له صاحبة وخلق كل شيء وهو بكل شيء عليم ذلكم الله ربكم لا إله إلا هو خالق كل شيء فاعبدوه وهو على كل شيء وكيل واتە بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە کە نە منداڵی هەیە و نە هاوسەری بۆ خۆی گرتووە خدا هەموو شتێکی بەدیهێناوە بە هەموو شتێک زانایە ئەمە خوداتانە کە پەروەردگاری ئێوەیە هیچ پەرستراوێکی ڕاستەقینە تەنها ئەو نەبێ نییە کردگاری هەموو شتێکە دەیکەوایە بیپەرستن و بزانن کە هەر ئەو سەرپەرشتیاری هەموو شتێکە پەروەردگار لە ئایەتی 165 سوڕەی ئەلبەقەرە دەفەرمێت ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله ولو يرى الذين ظلموا إذ يرون العذاب أن القوة لله جميعا وأن الله شديد العذاب واتە هەندێ خەڵک چەند بت و کەس و لایەنێک بە مەزن و بەڕێز دەگرێت کە دەیکاتە هاوتای مەزنی و ڕێزی خودای گەورە و بەقەدەر خوا خۆشیان دەوێن بەڵام ئیمانداران زۆر لەوە زیاتر خودایان خۆش دەوێت زمانێک دێت لە ڕۆژی دواییدا کە ئەو زاڵمانە سزا و ئەشکەنجەکان دەبینن کە قوتاربوونی لێ نییە دەزانن کە هەموو دەسەڵاتێکی خودایە و لە دەستی خوادان و ناتوانن هەڵێن پەروەردگار لە سوڕەی ئەلئەحقاف ئایەتی 4 و 5 دەفەرمێت قل أرأيتم ما تدعون من دون الله أروني ماذا خلقوا من الأرض أم لهم شرك في السماوات
ائتوني بكتاب من قبل هذا أو أثارة من علم إن كنتم صادقين ومن أضل ممن يدعو من دون الله من لا يستجيب له إلى يوم القيامة وهم عن دعائهم غافلون. واتا ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بڵێ ئادەی پێم بڵێن بزانم ئەوانەی کە ئێوە لە غەیری خوادا هانان بۆ دەبەن و لێیان دەپاڕێنەوە بزانم چیان خەڵق کردووە. ئادەی نیشانم دەن کوا چیان لە زەویدا بەدیهێناوە یان پشکیان لە خاوەنیەتی و بەڕێوەبردننی ئاسمانەکاندا هەیە. چێ لەو کەسە گومڕاترە کە لە خوددا یاخی دەبێت و جگەل لەو بانگ دەکا و هانا بۆ غەیری ئەو دەبات. ئەوە هانا بۆ براوە بێدەسەڵاتانە ئەگەر تا ڕۆژی قیامەت بانگکرێن و هانا و هاوەریان بۆ ببرێت وەرامیان نابێت هەر لەم هات و هاوارە بێ ئاگاشن. پەروەردگار لە سوڕەی ئەلئەنبیا ئایەتی 22-23 دەفەرمێت لو كان فيهما آلهة إلا الله لفسدتا فسبحان الله رب العرش عما يصفون لا يسأل عما يفعل وهم يسألون. واتا ئەگەر زیاتر لە خودایەک بێجگە لە ئەڵڵا لە ئاسمانەکان و زەویدا هەبا ئەوە یاسای ئەم بوونەوەرە تێک دەچوو. زەوی و ئاسمانەکان هەردووچیان بەهۆی کێشە و ململانێ و تەنازعی تێک دەچوون کەوابوو پاچی و بێگەردی بۆ ئەو خودایی کە خاوەنی عەرشە و دوورە لەو شتە پڕ و پوچانەی خودای پێوەسف دەکەن و دەیدەنە پاڵی. پرسیار لە خودای گەورە ناکرێت دەربارەی ئەو شتانەی کە دەیکات چونکە هەموو شتێکی بەجێیە و لە هەموو دەسەڵاتێک بەرزترە و ڕەت ناکرێتەوە بەڵکو ئەوان پرسیاریان لێ دەکرێ و لێیان دەپرسرێتەوە. پەروەردگار لە سوڕەی ئەلمؤمنون ئایەتی 91 دەفەرمێت ما اتخذ الله من ولد وما كان معه من إله إذا لذهب كل إله بما خلق ولعلى بعضهم على بعض سبحان الله عما يصفون. واتا خدای گەورە هیچ زارۆکێکی بۆ خۆی هەڵنەگرتوتەوە و هیچ خودایەکی تریشی لەگەڵدا نییە. ئەگەر خودای دیکەی لەگەڵ بایە ئەوە هەر خودایە و بە ئارەزووی خۆی دەیکرد. هەر خودایە و مەخلووقەکانی خۆی دەبرد و ئیدارەی دەدان. ئەوجا هەر یەکەشیان دەسەڵاتی خۆی دەخستە کار و خۆی بەسەر ئەوانی تر فەرز دەکرد. ئەوە ژیانی تێکچوونی ئەو سیستەم و دەستورە جوانەی ئێستا کە دەیبینن. پەروەردگار لە سوڕەی ئەلئیسڕا ئایەتی 32-33 دەفەرمێت قل لو كان معه آلهة كما يقولون إذا لابتغوا إلى ذي العرش سبيلا ما اتخذ الله من ولد وما كان معه من إله إذا لذهب كل إله بما خلق ولعلى بعضهم على بعض سبحان الله عما يصفون. واتا ئەگەر خودای گەورە چەند خودایەکی بۆ بەڕێوەبردنی کاروباری بوونەوەر لەگەڵ بایە وەکو ئەوان دەڵێن ئەو کاتە گەلە کۆمەکەیان دەکرد تا بەسەر خودای خاوەن عەرشدا زاڵ بن و دەسەڵاتەکەی لەدەست دەربهێنن. ئەو خودایە پاک و بێگەرد و بەرزترە لەوەی کە ئەوان دەیڵێن. لەو هەموو ئاەتانەی ڕابردوو لە سەرەتایەوە تا کۆتایی یەک بیر و هزری سەرەکی دەبینی. ئەویش ئەوەیە کە هەر یەک لە خودایەتی و دەسەڵات ئەلئولوهیە و سوڵتا پێویستیان بە یەکتر هەیە و تەواوکەری یەکترین لە ڕووی مانا و گیانەوە هیچ جداوازییان نییە. جا ئەوەی دەسەڵاتی نەبێ ئەوە ناتوانێت ببێ بە ئیلاه و ناشگونجێ بکرێ بە ئیلاه، بەڵام ئەوەی دەسەڵاتی هەبێ ئەوە دەگونجێ ببێ بە ئیلاه و هەر دەبێ ئەو بکرێ، چونکە ئەو پێداویستیەکانی بۆ مرۆڤ کە بە ئیلاه و بەندە یا ئەوەی کە مرۆڤ ناچار دەبێت چێک بکە بە ئیلاه بۆ جێبەجێکردنی داخوازیەکانی بەبێ هەبوونی دەسەڵات ناتوانێت هیچی جێبەجێ بکات. جا بۆیە هیچ زمانای نییە یەکێ دەسەڵاتی نەبێ بکرێ بە ئیلا، چونکە ئەوەش پێچەوانەی ڕاستیە. داوای شتێکی لێ بکەیت و نەتوانێت بۆت بهێنێتە دی، ئەوەی وەکو ئەوە وایە
فوو لە خۆڵەمێش بکەی کە هیچی لێبەجێ نامێنێت ئەو شێوازی کە قورئان بە شێوەیەکی زۆر ڕوون و ئاشکرا بەڵگەی پێدەهێنێتەوە ئەو بیرە سەرچەی لە بەرچاو گرتووە خوێنەر و بیسەر دەتوانێت بە تێگەیشتنێکی تەواو لە پێشەچی و ئەنجامەکانی بگات بە پێی ئەم ڕیزکردنەی خوارەوە. یەکەم ئەو کردارانەی وەکو جێبەجێکردنی پێداویستیەکان و لابردنی زیان و پەنادان و سەرخستن و سەرکەوتن و چاودێری و پاراستن و وەرامدانەوەی داخوازیەکان کە بەکەمتان داناوە ئەوانە لە ڕاستیدا گەورەن و پەیوەندێکی پتەویان هەیە بەو هێز و دەسەڵاتی کە گارجێڕی ئەو بوونەوەرەی لەدەستا. چونکە ئەگەر بێت و بیر بکەنەوە لەو ڕێگەی کە پێداویستێکی بچووک و بێبایەختان پێی جێبەجێ دەبێ ئەوە ئەو کاتە دەزانن کە جێبەجێبوونی مەحاڵە بەبێ ئەوەی چەند هۆکارێک کە لە ژمارەنیان لە ئاسمانەکان و زەویدا تێیدا بەشدار بن و بکەونە گەڕ. بۆ نمونە ئەو ئاوەی کە دەیخۆنەوە یان ئەو دەنکە گەرمەی کە دەیخۆن و سوودی لێوەردەگرن نازانن پێش ئەوەی پێ بگات و بگاتە دەستان هەر یەکە لە ڕۆژوو با و زەوی و دەریاکان بەشدارین لە پێکاتە و گەشەیدا دەکەن. جا ئەوەی ڕاستی بێ جێبەجێکردنی پێداویستەکانتان و وەرامدانەوەی داخوازیەکانتان دەسەڵاتێکی کەمی ناوێت بەڵکو پێویستی بە دەسەڵاتێکێ کە ئاسمانەکان و زەوی بهێنێتە بوون و ئەستێرەکان بجوڵێنێ با هەڵکا و باران ببارێنێت بە کورتی هەڵسوڕاندن و کارجێڕانی ئەم بوونەوەرەی هەموو دەوێت. دووەم ناتوانین ئەو دەسەڵاتە لێک بترازێنین و بچڕ و بەش بکەین وەکو بڵین بەدیهێنان لە دەست یەکێکە و ڕۆزی بە دەست یەکێکی ترە و ڕۆژ لە دەستی ئەمدایە و زەوی لە دەستی ئەوی ترە. دیسان ناکرێت دامەزراندن و پەیداکردن و لە دەست یەکێ بێ و نەخۆشی و چاکبوونەوەش لە دەست یەکێکی تر کە بێ و مردن و ژیانیش بەدەستی یەکی تر بێت. چونکە ئەگەر وا بوایە ئەوە کاروباری ئەم بوونەوەرە بەو ڕێک و پێچێ نەدەڕۆی بەڕێوە. جا ئەوەی هەر دەبێ حتمەن وابێ ئەوەیە کە هەموو مسلمان و هەموو دەسەڵاتەکان لە دەست یەکدا دووەر بێت کە هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە بگەڕێتەوە بۆ لای ئەو. چونکە یاسا و سیستەمی جیهان وا دەخوازێ کە کارەکە وابێ و لە واقعیشدا هەروایە. سێم جا ئەگەر دەسەڵات هەمووی لە دەست یەکێکە و بەقەت تۆسکاڵێک بەشی کەسی پێوە نیە کەواتە خودایەتی ئەلوهیە هەر شایانی ئەوە هەر لەویش دەوەشێتەوە تایبەت بەو بێ هاوڵ و هاوبەش. جاکەوابوو کەس ناتوانێت بەهاناتەوە بێ و پەنات بدات و بتپارێزێ یا سرت بخات و پشگیریت بکات یا زەرەر و زیانت لێ بدات تەنها ئەو خاوەن دەسەڵاتە نەبێ. جاکەوایە تەنێ ئەڵڵایە بە ئیلاහ واتە پەرسترا و دەژمێدرێت و کەسی تر نییە ئەو سیفەتەی هەبێ یا بیدرێتێ بە پێی مانایەک لەو مانانەی کە بە خەیاڵتان دێ. تەنانەت ناکرێت کەس ئیلەهتان بێ بە جۆرێک پایەیەکی هەبێ لای دادوەری ئەم بوونەوەر و تکای وەرگیرێ لای ئەو. لەبەر ئەوەی نزیکە لێی نەخێر کەس ڕەتکردنەوەی فەرمانێکی پێناکرێت لە فەرمانەکانی پەروەردگار یا نوکۆڵیکردنێک لە بەڕێوەبردنەکانی یا دەست بخاتە کاروباری ئەوەوە. کەس ناتوانێت دەست لە کاروباری وەربدا و وەرگرتنی تکا و ڕەتکردنەوەی لەسەر ویستی خۆی بەندە و کەس توانای ناچارکردنی وەرگرتنی نییە. چارەم یەک پارچەیی ئەو دەسەڵاتە بەرزە وا پێویست دەکات کە جۆرەکانی حکم و فەرمان هەمووی بگەڕێتەوە لای یەک کەسی زاڵ و ناچارکار. ئەگەرنا بەشێک لەو دەسەڵاتە دەکەوێتە دەست یەکێکی دی. چونکە ئەگەر دروستکردن و بەدیهێنان تەنها لە دەستی ئەودا بێت و کەس تیایدا هاوبەشی نەکات و تەنها ئەو ڕۆزی بدات و دەستی کەسی تێدا نەبێ و تەنها ئەو کاروباری ئەم دنیای بەڕێوە ببات لەوەشدا هیچ هاوبەشی نەبێ ئەوە بە بڕیاری عەقڵ دەگەینە ئەوەی دەبێ حکم و فەرمان و یاسادانان تەنها لە دەست ئەو بێ. لەو ڕۆژەوە هیچ پاسا و بیانویەک نییە بۆ ئەوەی هاوڵێک بۆ ئەو خودایە هەیبێ هەروەکو نابێت یەکێک لە مڵشی ئەودا لە ئاسمانەکان و زەوی وەرامی داخوازیەکانی خەڵک بداتەوە و پێداویستیەکانیان بۆ جێبەجێ بکات یا پەنادەری بێچارەیەک بێت هەروەک نابێت و پێچەوانەی ڕاستی و حەقا یەکێکی غەیری ئەو حاکمێکی سربەخۆ بێ و فەرماندەرێکی دیکتاتۆر بێت و یاسادانەرێکی دەستڕۆیشت و ڕەها بێت و بە یاسا نوقسانەکانی خۆی بگاتە شەریکی خوددا. بەڕاستی بەدیهێنان و ڕۆزیدان و ژیان و مردن و ژێربارکردنی خەڵکی مانگ و ڕۆژ و
ئاڵ و گۆڕ و پێچەوانی شەو و ڕۆژ بەسەر یەکدا و قەزا و قەدەر حکم و مڵک و فەرمان و یاسادانان هەمویان چەند ڕوویەکی جوداواز یەک دەسەڵات پیشان دەدەن و ڕووکار یەک حکم دەگرنەوە و حکم و دەسەڵاتیش بە هیچ جۆرێ دابەشبوون و پارچە پارچەکردن هەڵناگرێت. ئەو کەسەی باوەڕی وابێ و پێی وابێ فەرمانی یەکێک لە غەیری پەروەردگار لەو جۆرە فەرمانێ کە دەبێ ملکەچی و گوێڕالی بکرێت وەکو فەرمانی پەروەردگار کە خوددا ڕێی بەو فەرمانە نەدابێ ئەوە هاوڵ بۆ خودای گەورە بڕیار دەدات وەکو کەسەوایە کە داوا لە غەیری پەروەردگار دەکا داخوازیەکانیشی بۆ جێبەجێ بکات یا ئەوەی خۆی بە خاوەن مڵکی تەواو مالیک المولک یا زاڵ و ناچارکەر و فەرمانڕەوای ڕەها الحاکم المطلق بە مانا سیاسیەکانی وەک دیکتاتۆرێک کە ئەو پەڕی دەسەڵاتی هەبێ بزانێ. ئەمە وەکو بانگەشەی خودایەتی وایە کە یەکێک بە خەڵکی بڵێت من سەرپەرشتیار و پارێزەر و ئۆباڵگر و پشتیوانی ئێوەم. ئەمەش هەمووی لە دەرەوەی چوارچێوەی یاسای سروشتی بێت. نابینی کاتێک کە خودای گەورە باسی دەسەڵاتی خۆی دەکات لە بەڕێوەبردننی سیستەمی ئەم بوونەوەرە و بەدیهێنانی ئەندازە گیریشتەکان یەکسەر دوای ئەو باسی حکم و مڵک دەکا کە سەر بە خۆیەتی واتە سەر بە خودایە و بەشی کەسی دی پێوە نییە. ئەوەش بەڵگەیەکی ڕوون و ئاشکرایە کە خودایەتی ئەلئولوهیە حکم و مڵکیش دەگرێتەوە واتە فەرمان ڕەوایەتی و خاوەنداریەتی. هەروەها ئەماش پێویست دەکات کە مرۆڤ کەس نەکاتە هاوڵی خوددا و لەو شتانەدا چونکە یەکتاپەرستی خودایەتی تەوحید الئولوهیە خوازیاری ئەوەیە کە لەم مانایەشدا هیچ شتێک نەکرێت بە هاوڵ و هاوبەشی پەروەردگار. و لەم ئاەتانەدا مەسەلەکە و بابەتەکە زیاتر ڕوون کراوەتەوە. پەروەردگار لە سوڕەی ئالی عەمران ئاەتی 26 دەفەرمێت قل اللهم مالك الملك تؤتي الملك من تشاء وتنزع الملك ممن تشاء وتعز من تشاء وتذل من تشاء. وتا بڵێ خودایە ئەی خاوەنی مڵک و دەسەڵات ئەوەی بتەوێ مڵک و دەسەڵاتی پێدەبەخشی و هەر کەسێکیش کە بتەوێت مڵک و دەسەڵاتی لێدەسینیتەوە بە ئارەزووی خۆت هەندێک بەرز دەکەیتەوە و هەندێکیش نزم دەکەیتەوە. پەروەردگار لە سوڕەی ئەنناس ئاەتی 1 و 2 و 3 دەفەرمێت قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس. وتا بڵێ خۆم پەنادەدەم بە پەروەردگاری خەڵکی خاوەن و پاشای خەڵکی خودای خەڵکی. هەروەها لە سوڕەتی غافردا قورئان باشتر و ڕاشکاوانەتر لە هەمووی ئەوەی پێش و ئەم مەسەلەی ڕوون دەکاتەوە کە دەفەرمێ يوم هم بارزون لا يخفى على الله منهم شيء لمن الملك اليوم لله الواحد القهار. وتا لەو ڕۆژەی کەشتە نادیاریەکان وەکو ئاگر و بەهەشت و حەشر و حیساب بە چاوی خۆیان دەیبینن و هەمیان ئاشکراون نمایان دەبن و هیچ شتێک لەوان لە خوددا ناشاردرێتەوە. بانگ دەکرێ ئەمڕۆ مڵک و سەرۆکاتی و گەورەی بۆ چێیە؟ ئەڵبەتە هیچ وەرامێک نییە تەنها ئەوە نەبێت کە بۆ ئەو خودایە کە تاکە و هەموو بەدیهێنراوەکانی ژێربار و ناچار کردووە لەو ڕۆژەدا. چ ڕۆژێکە کە پەردە لە پێش چاوی خەڵکی لادراوە هیچ شتێک لە کاروباری ئەوان لە خوددا چاراوە نییە. بانکەرێک بانگ دەکا دەفەرمێ ئەمڕۆ مڵک و دەسەڵات و پادشایی بۆ چێیە؟ ئەلبەتە هیچ وەرامێک نییە تەنها ئەوە نەبێت کە مڵک و دەسەڵات هەمووی ئەو خودایە کە دەسەڵاتەکەی بەسەر هەموو بوونەوەردا زاڵە. جوانترین شتێک کە ئەم ئاەتە لێک دەداتەوە ئەوەیە کە ئیمام ئەحمەد ڕەحمەتی پەروەردگاری لێبێ لە عەبدوڵای کوڕی عومەر خوددا لێیان ڕازی بێ دەجێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێک لەسەر مینبەر ئەم ئاەتەی خوێندووە وما قدر الله حق قدره والأرض جميعا قبضته يوم القيامة والسماوات مطويات بيمينه سبحانه وتعالى عما يشركون. و بەدەستی پیرۆزی ئاماژەی بۆ دەکرد و بۆ پێش و پاشی دەجوڵاند و دەیفەرموو خودای گەورە باسی گەورەی خۆی دەکات و دەفەرمێ
أنا الجبار أنا المتكبر أنا العزيز أنا الكريم واتا من ناچارکەری بەدیهێنراوەکانم بۆ ئەو شتانەی خۆم دەمەوێ و پێیان دەکەم هەر من شانازی بە مڵک و دەسەڵاتم دەکەم هەر من زاڵ و بەتوانا و دەستڕۆیشتم هەر من سەخی و بەخشەرم بۆ ئەوەی سوودێک یا شتێک لە بەرامبەرەکەم ڕەچاو بکەم هەتا بە شێوەیەکی وا تون دەیفەرموو مینبەرەکەی لەگەڵیدا دەهەژایەوە تا گوتمان ئێستا مینبەرەکەی دەڕوخێنێ خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.